ئایا حیکمەت و فەلسەفەی ڕۆژوو چییە؟ ئایا بۆچی دەبێ ئینسان بە ڕۆژوو بێ لەو مانگەیەدا بەڕێزان کە ئەوە پرسیارێکی زۆر جەوهەری گرنگە؟ ئایا حیکمەت و فەلسەفەی ڕۆژوو چییە؟ بریتیە لەوە کە ئینسان ناخمان بە ڕۆژوو بێت، چونکە سەوم یعنی خۆگرتنەوە، یعنی ئینسان خۆی بگرێتەوە لە خواردن و خواردنەوە، یعنی ئینسان دەرونی بگرێتەوە لە فکری خەراب، یعنی ئینسان مێشکی بگرێتەوە لە بیر و بۆچوونی خەراب، یعنی ئینسان ئەندامەکانی بگرێتەوە لە گوناه و تاوان. بەڕێزان ئەوە ڕۆژووە و ئەوە ڕەمەزانە ئینسان کە تێیدا بە ڕۆژوو بێت، یعنی وزە و هێزی تەقوامان بۆ دروست بێت، یعنی ئەندامەکانمان بە ڕۆژوو بن. بەڕێزان تەماشاکەن خی گەورە کە دەفەرمێت یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم. دوای ئەوەی کە خی گەورە پێمان دەفەرمێت ڕۆژووی مانگی ڕەمەزانتان لەسەر واجب کراوە هەروەکو چۆن لەسەر ئەوانەی پێش ئێوەش واجب کراوە، دەفەرمێت چی حیکمەتەکەی چییە؟ لعلكم تتقون، بۆ ئەوەی بەهۆی ئەو ڕۆژوەتانەوە ئەو ڕەمەزانە بتوانن هێز و وزەی تەقوا پەیداکەن. چونکە بەڕاستی زۆر کەس وا هەیە تەنها ڕۆژوەکەی بۆ دەمێنێتەوە، برسێتی و تینوێتەکەی بۆ دەمێنێتەوە، چونکە ناخی بە ڕۆژوونیە و ئەندامەکانی بە ڕۆژوونین. بەڕێزان بۆیە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه. جوانی فەرمووە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەگەر ئینسان خۆی لە قسەی خەراب نەگرێتەوە، زمانەکەی بە ڕۆژوو نەبێت، دەستت بە ڕۆژوو نەبێت، گوێت بە ڕۆژوو نەبێت، چاوت بە ڕۆژوو نەبێت، پێغەمبەر دەفەرمێ خی گەورە پێویستی بەوە نییە ئینسان خۆی بۆ برسی کات، ئینسان واز لە خواردن و خواردنەوە بێنێت و خۆی برسی کات، خی گەورە پێویستی بەوە نییە. خی گەورە دەیەوێت پەیامێکمان پێ بڵێ بەهۆی ئەو ڕەمەزانەیەوە ناخمان بە ڕۆژوو بێت و ئەندامەکانمان بە ڕۆژوو بێت، فێری ئەوە بین کە هێز و وزەی تەقوا پەیداکەی لەو مانگەیەدا. بەڕێزان بڕواتان بە ئینسانی وا هەبووە، جاری وا هەیە کابرا بە ڕۆژووە، ئینسان هەبووە بە ڕۆژوو بووە کەچی لە ناو سیارەکەیدا گۆرانی حەسەن زیرەکی لێداوە، کەچی دەڕوا و گوێ لە فلیمێک دەگرێت، تەماشای فلیمێک دەکا کە فلیمەکە حرامە، گوێ لە گۆرانیەک دەگرێت کەچی بە ڕۆژووشە. دەیبرام ئەوە نابێت. ڕۆژوو پێمان دەڵێت فەلسەفە و حیکمەت و ڕۆژوو ئەوەیە کە ئینسان ناخی بە ڕۆژوو بێت، چاوی بە ڕۆژوو بێت، برام دەبێت گوێت بە ڕۆژوو بێت. دەی بەڕێزان ئەوە نابێ ئینسان بەو شێوازەیە بێت. ئینسانی وا هەیە بە ڕۆژووە بڕواتان بێ بەربانگی بەجگەرەی کردوتەوە، یان ئاوێکی خواردوتەوە گوتوێتی تا جگەرێکی نەکێشم بەخوا نانیش ناخۆم. دەی برام ئەوە نابێت. ئینسان دەبێت فێر بێ ناخی بە ڕۆژوو بێ و ئەندامەکانی بە ڕۆژوو بن. ئینسانی وا هەیە بە ڕۆژووە بڕواتان بێ تا دەگاتە ئێوارە دوو سێ جار لەگەڵ منداڵەکە بێ ڕۆژوو بۆ ئەوەیە کە ئینسان ناخی بە ڕۆژوو بێت، فێری هێمنی و لەسەرخۆیی و لێبەردەیی بێ. بەڕێزان بۆیە لە ڕاستیدا لە حیکمەتەکانی ڕۆژوو، لە گەورەی ڕۆژوو، لە سودەکانی ڕۆژوو ئەوەیە کە ئینسان ڕوحی بە ڕۆژوو بێت، لایەنی ڕوحیمان بەهێز بێت بەهۆی ڕۆژووەوە، لایەنی ڕوحیمان پاک بێتەوە بەهۆی ڕۆژووەوە. دووهەم لە ڕووی ئەخلاقیەوە ئەوەیە کە سودەکانی ڕۆژوو، حیکمەتی ڕۆژوو ئەوەیە کە ئینسان خۆڕەوشتی جوان بێت، کە ئینسان مامەڵە و هەڵسوکەوتی جوان بێت، ئینسان لێبوردەیی و سنگفراوانی بۆ پەیدا بێت و ئینسان شەهامەت و جوامێری و لێبوردەیی بۆ دروست بێت. بەڕێزان بەهۆی ڕۆژووەوە. سێهەم ئینسان لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەست بە ئازاری برسیەتی دەکات بەهۆی ڕۆژووەوە. بەڕێزان ئینسان هەرچەندە دەوڵەمەند بێت، هەرچەندە ماڵ و سامانی زۆر بێت، برسیەتی نەدی بێت، بەڵام لە ڕەمەزاندا کاتێک برسی دەبێت خەڵکی برسی بردەکەوێتەوە، دەزانێت کە برسیەتی و فەقیری و هەژاری چەندە زۆرە. بەڕێزان ئەو ڕەمەزانە ئەو ڕۆژووە سودەکەی هەمووی بۆ خۆمانە. ئەنجا چوارەم لە ڕووی ئابووریەوە ئینسان هەندێک لە مەسرفی کەم دەکاتەوە بۆی مانگی ڕەمەزانەوە لە ڕووی ئابووریشەوە سوودی لێ دەبینێت، بەڵام بەداخەوە زۆر کەس هەیە لە زیاتی ئەوەی کە مەسروفی کەم کاتەوە لە ڕەمەزاندا مەسروفەکەی دوو قات دەکاتەوە، خەرجیەکەی دوو قات دەکاتەوە، خواردنەکەی دوو قات دەکاتەوە. بڕواتان بە ئینسانی وا هەیە لە ڕۆژێکی ئاساییدا کە سێ جەم نان دەخورێت، ئەو لە ڕۆژێکی ئاساییدا دوو جەم نان دەخوات، پارشێوەکە و ئێوارەکە ئینسان نان دەخوات، بەڵام ئەو دوو جەمەی ئەوەندە دەخوات
بەخوا جەمێکیشی بۆ زیاد دەکاوەکو ئەوەی چوار جەم بخوا هەر جەمەی بەقەد دوو جەم دەخوات کە ئەوە لە ڕووی تەندروستی و ئابووریەوە لە ڕاستیدا زیان لە ئینسان دەدات بۆیە لە ڕووی ئابووریشەوە لە ڕاستیدا ڕۆژوو سوودی بۆ ئینسان و بۆ کۆمەڵگا هەیە. پێنجەم لە ڕووی تەندروستیەوە حیکمەتی ڕۆژوو سودەکانی ڕۆژوو ئەوەیە کە ئینسان تەندروستی بەهۆی ڕۆژووەوە باش دەبێت بەڕێزان. لە توێژینەوە زانستیەکاندا ئەوە سەلماوە کە ڕۆژوو جەستەی ئینسان ساو و ساغ دەکاتەوە. هەندێک چەوری هەیە زانایان پێمان دەڵێن بە هیچ شتێک لا ناچێ بەڕێزان، بە عیلاج و دا و دەرمانیش لا ناچێت تەنها بە ڕۆژوو لا دەچێت. ئەمە لە توێژینەوە زانستیەکاندا سەلماوە. لە یەکێک لە توێژینەوە زانستیەکان کە لە ئەمریکا ئەنجام دراوە زانایان دەریان خستووە دەڵێ ئامۆژگاری خەڵک دەکا هاوڵاتیان دەکا دەڵێ بەڕاستی پێویستە ئینسان لە ساڵێکدا 40 ڕۆژی بە ڕۆژوو بێت. ئەمە لە وڵاتێکی غەیرە موسڵمان بەڕێزان لە توێژینەوەی زانستیدا دەڵێ ئینسان پێویستە لە مانگێکدا 40 ڕۆژ بە ڕۆژوو بێت بۆ ئەوەی کە تەندروستی باش بێت. بۆیە لە ڕووی تەندروستیشەوە بەڕاستی لە توێژینەوە زانستیەکاندا سەلماوە کە ڕۆژوو سوود بە تەندروستی ئینسان دەگەیەنێت. بەڕێزان کە ئینسان ئەو سوودانە نەبینێت لە ڕۆژوو، کە ئینسان ئەو قازانجانە نەکا ئەو سوودانەی دەست نەکەوێت لە ڕۆژوودا بەڕاستی هەر بەرسیەتی تینوێتیەکەی بۆ دەمێنێتەوە. بۆیە ڕۆژوو ئیرادەمان بەهێز دەکات لە بەرامبەر گوناه و تاواندا ئینسان خۆی پێ کۆنتڕۆڵ دەکات. ڕۆژوو ئیخلاسمان زیاد دەکات کە ئینسان تەنها لە بینی خۆی و خوای پەروەردگاردا بڕۆژووە، کەسی دیکە پێی نازانێت تەنها لە بینی خۆت و خوای گەورەتدایە. ڕۆژوو فێری ملکەچی و گوێڕایاڵیمان دەکات بۆ خوای پەروەردگار بەڕێزان. فێری ئەوەمان دەکات کە ئینسان خواردن و خواردنەوە حەڵاڵە، بەڵام بە فەرمانی خوای گەورە لەو مانگەیەدا ئینسان خۆی دەگرێتەوە لە خواردن و خواردنەوە. فێرمان دەکات ئینسان بەندەی خوایە. ئەگەر گوتی لەو مانگەیەدا بە ڕۆژوو بە دەوێت بە ڕۆژوو بێ، ئەگەر گوتی دەست و لاقت بگرەوە لە خراپە دەبێت بیگرێەوە، ئەگەر گوتی چاوت بگرەوە دڵت بگرەوە دەبێت ئینسان بە هەموو شێوازێک ملکەچی خوای گەورە بێت. بۆیە ڕۆژوو فێرمان دەکات ئینسان ملکەچ و فەرمانبەری خوای پەروەردگار بێ و بەندەی خوای گەورە بێت. ڕۆژوو پێمان دەڵێ بیرتان نەچێ ئێوە بەندەی خوای پەروەردگارن، ئێوە دەبێت ملکەچی خوای گەورە بن، ئێوە دەبێت لە ژێر فەرمانی خوای پەروەردگار دابن، نابێت لە ژێر فەرمانی هیچ کەسێکی دیکە دابن، نابێت بە فەرمانی دەروون و هەوا و هەوەسەد هەڵسی و دانیشی، بەڵکو بە فەرمانی خوای پەروەردگار. ئەوە گەورەترین دەرسێکە کە ئینسان لە ڕۆژوودا فێری ببێت. ڕۆژوو فێری سینگفراوانی و لێبوردەییمان دەکات، فێری دڵ ئارامیمان دەکات، فێری بەخشینمان دەکات، فێری لێبوردەیی و سینگفراوانیمان دەکات. بەڕێزان پیاوێک هەبوو بە ڕەحمەتی خوای گەورەکەوی ئێستا نەماوە، کاتێک کە بە ڕۆژوو دەبوو کە دەگەیشتە سەروبەری ئێواران دەیگو کاکە بەخوا من ئەگەر بە ڕۆژووم با کەس نەمدوێنێت. ئاخر دەیانگوت بۆچی؟ دەیگو بەخوا من کە بە ڕۆژووم تۆڕە دەبم خۆم بۆ ناگیرێت، عەسەبیات دەبم، ئیدی تۆڕە دەبم، شەڕی لەگەڵ ماڵەوە دەکرد. دەیگو کاکە مەم دوێنن کە بە ڕۆژووم. بەڕێزان ئینسان بەهۆی ڕۆژوو دەبێت فێری ئارامی بێت، فێری دڵفراوانی بێت، فێری لێبوردەیی بێت. کەچی دەیگو کاکە بەخوا من ئەگە بە ڕۆژووم با کەس نەمدوێنێت. دەی بەڕێزان ئەمە حیکمەت و فەلسەفەی ڕۆژوو نییە، ئەمە سوودمەندبوون نییە. بەڕێزان لە ڕۆژوو پێمان دەڵێ ئینسان سینگی فراوان بێت، ئینسان فێری لێبوردەیی بێت، ئینسان فێری هاوکاری خەڵک بێت. بەڕێزان ئەمە ڕۆژووە. ئەنجا ڕۆژوو فێرمان دەکات بەڕاستی کە ناخمان بە ڕۆژوو بێت، کە ئەندامەکانمان بە ڕۆژوو بن. هەر کەسێک لەو مانگەیەدا لەو ڕەمەزانەیەدا بەهۆی ڕۆژووەوە ئەندامەکانی بە ڕۆژوو نەبن، بەڕاستی ئەوە تەنها برسیەتی و تینوێتی بۆ دەمێنێتەوە. چونکە وەکو باسمان کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم کە باسی ئافرەتێکیان کرد، گوتیان نوێژ و ڕۆژووی زۆرە، خێر و سەدەقاتی زۆرە، بەڵام ئەوەیە تەنها دراوسەیەکەی ئەزیەت دەدات. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەوە ئەهلی ئاگرە و دەچێتە جەهەنەم، بای تاوانەکانی خۆی دەسووتێت. بۆیە لە ڕاستیدا فەلسەفە و حیکمەتی ڕۆژوو، سوودی ڕۆژوو ئەوەیە ئەو بوارانەی کە باسمان کردن ئەو دەرس و پندانەی لێ فێر بین، ئەو سوودانەمان دەستکەوێت لە ڕۆژوو، ئەنجا ئینسان بەڕاستی لە خزمەتی ڕەمەزاندا بووە و سوودی لە ڕەمەزان بینیوە. لە گەورەترینیان ئەوەیە کە ئینسان ناخی بە ڕۆژوو بێت، ئەندامەکانی بە ڕۆژوو بن، وەکو چۆن خۆت لە خواردن و خواردنەوە دەگریەوە بە هەمان شێواز چاوت بگریەوە، گوێت بگریەوە، دەستت بگریەوە، زمانت بگریەوە، لە هەموو ئەو ئەندامانەی کە خوای گەورە پێی داوی ئەندامەکانت بە ڕۆژوو بن و ناخت بە ڕۆژوو بێت.
ئێمەش ئومێدمان وایە و دوعا دەکەین دەڵێن یا ڕەبی خوایە گیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆتکەی وامان لێ بکەی کە بە دڵێکی صاف و بە تەوبەیەکی ساغ و سەلامەتەوە ڕوو بکەینەوە لەو ڕەمەزانەیەدا پێشوازی لەو مانگە پیرۆزە بکەین یا ڕەبی خوایە گیان ئێمە ڕووی دڵمان دەکەینەوە دەڵێن خوایە گیان ئێمە ئەو مانگەیە بەخێر دێنین پێشوازی لێ دەکەین بە تەوبەیەکی ڕاست و دروست بە عیبادەتێکی باش ئیشەڵڵا بە بەرنامەیەکی باش دەچینە خزمەتی ئەو مانگە یا ڕەبی خوایە گیان ئەتۆش تەوفیق و هیدایەتمان دەی